ڕێباز حەملان یاریدەدەری سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت و گفتوگۆی زیاتری لەگەڵ دەکەم. کاک ڕێبازەم کاتتان باش. پاڵاوگەی لاەناس سپاس. پاڵاوگەی لاەناس چ گۆڕانکارێک لە قەبارەی بەرهەمێنانی بنزین و گازوایل و قیر و نەوتی سپی دروست دەکات ئەم پاڵاوگەیە؟ زۆر سپاس بۆ جەنابت و بۆ بینەرانی کوردستان 24. طبعا جەنابەت ئەو لەوەی کە ئێستا باست کردووە لە وتارەکەی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیشە کە گرنگی ئەم وەبەرهێنانەی کە کۆمپانیای لاەناس کردوێتی بە دروستکردنی ئەم پاڵاوگەیە دەورێکی گرنگی هەبووە لە بەرەو پێشبردننی دۆخی ئابووری هەرێمی کوردستان و هەروەها لە پتەوکردنی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان. ڕاستەکەی ئەم پاڵاوگەیەکی ینی وەبەرهێنانێکە لە پیشەسازی نەوت و مشتەقاتی نەوت و ئەم پاڵاوگەیە وەکو جەنابەت باسەکرد لە ساڵی 2008ەوە لەسەر مەساحەی 620 دۆنم زەوی لە گوێر دروست کراوە و یەکێکە لەو کارە استراتیجی و لەو کارە گەورانەی کە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و بۆ خەڵکی هەرێمی کوردستان و بۆ هەرێمی کوردستان دەستکەوتێکی گرنگە و ئێمە لە ڕابردوو وەکو حکوومەتی هەرێمی کوردستان وەکو هەرێمی کوردستان اعتیمادێکی تەواومان لەسەر کۆمپانیای کار و عەفو لەسەر پاڵاوگەی کار و پاڵاوگەی بازیان بوو و بەڕاستی ئەوە نەیەتوانی کە پێداویستەکانی خەڵکی هەرێمی کوردستان و بەهۆی زۆربوونی دانیشتوانی هەرێمی کوردستان بەهۆی زۆربوونی داواکاری لەسەر پێداویستی بنزین و نەوتی سپی و مشتەقاتەکانی تری کە بەم دوو پاڵاوگەی کارەکان ناکرێت. ڕاستە چەند پاڵاوگەیەکی کەش هەبوو کە بە توانایەکی بچووکتر هەبوون بەڵام ئەو دوو پاڵاوگەیە وەکو ڕئیسی هەبوون. ئێستا بەهاتنە بە دەست بەکاربوونی پاڵاوگەی لاەناس بەڕاستی ئەو بڕێی کە وەکو جەنابەت باسی کرد کە ڕۆژانە 1,700,000 لیتر بنزین بەرهەمێنێت. طبعا یەکێک لە ئیمتیازاتەکانی ئەوەیە کە بە هایدرۆجینکردنی نەفتا بنزین بەرهەمێنێت و هەروەها یەکێک لەو کارە گرنگانەی کە پاڵاوگەی لاەناس هەیەی لە ئێمە لە ڕابردوو و خوتا ئێستاوە لە دنیاشا ئێستا گەورەترین کێشەی ژینگە و پیسبوونی ژینگەیە بەڵام ئەو فلتەرانەی یاخود ئەو ڕەچاوکردنی ژینگە لەم پاڵاوگەیەوەیە کە ئەو فلتەرانی دانراوە فلتەرێک لە ئاستی ستاندەردی جیهانیە بە هیچ شێوەیەک تەئسیر لە پیسبوونی ژینگە ناکە و لەگەڵ کۆمپانیای زۆر پێشکەوتوو عەقدی ئەوە کراوە کە سێرڤیسی ساڵانە و 6 مانگ جارێ بکرێ بۆ ئەوەی کە ئەو فلتەرانە نوێ بکرێتەوە. بەشێکی ئەوەیە کە وەکو جەنابەت باسەکە ڕۆژانە 5,000 تۆن قیر بەرهەمێنێت کە وەژێکێکی ترە کە بەشدارە بێت لە ئاوەدانکردنەوەی هەرێمی کوردستان و ڕێخستنەوەی جادەوبانەکان و یاخود دروستکردنی شەقامی نوێ لە هەرێمی کوردستان و یاخود ئەو شەقامانی کە پێویستیان بە تعمیرە و هەروەها لە ڕۆژانە 75,000 بەرمیل نەوتی خام ئەوە ئەپاڵەوێت لەم پاڵاوگەیە کە ئەمانە هەمووی دەورێکی گرنگی ئەبێت لەوەی کە خەڵکی هەرێمی کوردستان کۆمەڵێک سوود لەم پاڵاوگەیە ببینێت کە یەکێکی کەیە لەو ئینجازانی ئیسtismار لە هەرێمی کوردستان. یەکێک لەوانە هەلی 10,000 کار بۆ خەڵکی هەرێمی کوردستان ئەڕەخسێنێت. طبعا پێشوەخت ئەمریکی جەنابی سەرۆکوەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە کە ئەڵێت بۆ هەلی کاری بۆ گەنجانی هەرێمی کوردستان هەموو ئیسtisمارانی کە ئەکرێت لە پیشەسازی لە هەموو بوارەکانی ترە ئەبێت لە 175 بۆ خەڵکی هەرێمی کوردستان و بۆ دانیشتوانی هەرێمی کوردستان اینجا دواتر ئەو کەسانی کە لە دەرەوەی هەرێمی کوردستان. کاک ڕێباز ئەمە باس بە ژمارە باس بکەین باشە گەر زانیاری لای بەڕێستان هەبێ. ئێستا هەرێمی کوردستان ڕۆژانە پێویستی بە چەند بنزین نەوتی سپی گازوایل ئەوانە هەیە بەگشتی نەوتی سپی چەندە زیاتر بۆ زستانانە نەک بۆ هاوینە بەڵام ئەوەی کە زۆر گرینگە بنزین و گازوایلە لەگەڵ غاز ئەمانە زۆر گرنگن. پێویستەکان چەندن و لە ناوە خۆش دەتوانرێت دابین بکرێت یان نا؟
جا ببوورە تەواو وردەکاری ئەو ژمارانە لای وەزارەتی سامانە سروشتەکانە من ناتوانم بەڕاستی سەر ژمارە بە جەنابە بەڵام ئێمە پلانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ جەنابە باسکەم طبعا لەبەرەوەی کە ئێستا بەرەوزستان ئەڕۆین و لە پاییزین و سەرما دەستی پێ کردووە لەسەر ئەمری جەنابی سەرۆکوەزیران کە وەزارەتی سامانە سروشتەکانی ڕاستپاردووە کە بەپەلە نەوتی قوتابخانەکان دابینکەن چونکە بە تەنسیق لەگەڵ وەزارەتی پەروەردە بە تایبەتی ئەو ناوچانی کە لە سنوورەکان و لە چاو شارەکانە زووتر سەرما بێ و ڕێژەی سەرماکەی زۆرترە لە پێناوی دابینکردنی باشترین ژینگە بۆ قوتابیانی هەرێمی کوردستان بەشی دووەمیشی بۆ دواتر بۆ نەوتی ماڵانەوە ئەو بڕێی کە عێراقیش وعدیاوە بیاد بە هەرێمی کوردستان طبعاً لە سۆشیال میدیا و لەم لاولۆلا ئەیانێ بەلاڕێیە ببرێ ئیگینا ئەو بابەتە حکوومەتی عێراق بە هەژ نرخێک نەوتی سپی بۆ هەرێمی کوردستان بنێرێ هەمان میکانیزم وەزارەتی سامانە سروشتەکان و پارێزگارەکان بە هەمان نرخ و بە هەمان میکانیزم دابەشێکن هیچ نرخێکی ناخرێتە سەر بابەتێکی کەوەیە کە جەنابەت باسی بەنزینە کرد بۆ جەنابتم باس کرد دانیشتوانی هەرێمی کوردستان جگە لە دانیشتوانی ئەسلی کە لە هەرێمی کوردستان دانیشتون ئێمە زیاتر لە ملیۆنیەک خەڵکی دەرەوەی هەرێمی کوردستان و دەرەوەی عێراقاتون لە باشوور و لە ناوچەکانی تر کە تا ئێستا لە کەمپەکان و لە هەرێمی کوردستان نیشتەجێن ڕێژەی دانیشتوانی بەرز کردوێتەوە بستەوێت نەتەوێت لە چاو ساڵانی ڕابردووش ڕێژەی زۆر بەکارهێنانی سیارە هەیە لە هەرێمی کوردستان ئەمە وای کردووە کە پێداویستەکانی ئەو دوو پاڵاوگەیە و بە پاڵاوگەی لانازیشۆ نەتوانین بە خۆمان ئەو بەشەی کە پێویستە بۆ بەنزینی هاونیشتیمانیان دابینیکەین بۆیە جاریە کە نرخەکەی بەرزەبێتەوە هی ئەو بابەتەیە کە لە دەرەوەی هەرێمی کوردستان و بەنزین دێت لەگەڵ ئەوەشە جەنابی سەرۆکوەزیران لە ڕابردووش و لە ئێستاشدا پێداگری لەوە کردووە کە لەسەر حدودەکان کار ئاسانی بکرێ بۆ هێنانە ناوەی بەنزین و مشتەقاتەکانی و هەروەها ئەو ڕێژەی کە لە گومرگ لەسەری بوو زۆر کەم کرایەوە لە فترەیەکە هەر لابرابوو و ئێستاش زۆر باشێکی نەخراوەتە سەر کە بوێتە هۆی گرانبوون لەسەر هاونیشتیمانیان و بەدەعمیش ئەو کە وەزارەتی سامانە سروشتەکان نەو دەدات بە پاڵاوگەکان و بە لاناز و بە ئەوەی کار و بازیانیش بە نرخێکی زۆر مەدعوم ئەیاد بۆیە کە بتوانن ئەو پرسیان بە نەوتی خام لەسەر هەرێمی کوردستان باشە نەوتی خاوە یاخود نەوتی خام ئایا حکوومەت هاوکار دەبێت بۆ ئەوەی نەوتی خام هیچ نەبێ بە سارێکی گونجاو و بەو پاڵاوگانە بدات بۆ ئەوەی نرخی بنزین و ئەمانە دابەزێت بەتەکید بە جەنابتە مۆت کە ئێمە ئێستاگەن بەپێی نرخی برند حسابیکەی کە نەوتە فرۆشین بە جیان داوان بە معدلی لە بینی $100 بۆ $110 ئەوەی کە ئێستا نەوتی پێفرۆشێت تاوان یاریە بەرز و نزم بەڵام بە معدلی تۆ لە $100 بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان بە کەمتر لە $40 ئەیاد بە پاڵاوگەکان بۆ ئەوەی کە نەوتی ئەو نەوتێکە تەسفەیەکەن بۆ ئەوەی کە نرخی بەنزین و نەوتی سپی و مشتەقاتەکانی بەرز نەکرێتەوە لەسەر هاونیشتیمانیان بۆیە هاونیشتیمانیان سوودی لێ ببینن بەپێی توانای پاڵاوگەکان بۆیە بە تەکید حکوومەتی هەرێمی کوردستان ئەو بڕەنەوتەی کە ئیدا بە پاڵاوگەکان بە نرخی مەدعومە و بە هیچ شێوەیەک و نرخەنێکە بە دەرەوە فرۆشێ باشە با بێنێ سەر داهاتی هەرێمی کوردستان بەگشتی ئێستا داهاتی هەرێمی کوردستان چۆنە و کۆمپانیای دیلۆیت بەنیازە راپۆرتێشکە بڵاو بکاتەوە سەبارەت بە داهات و فرۆشتنەوەت بەتەکید کۆمپانیای دیلۆیت 3 مانگ جارێک داهاتی خەرجی و داهاتی نەوتی هەرێمی کوردستان تەدقیقە کاش و بڵاوی شێکاتەوە و لە ڕابردووشدا چەندین جار راپۆرتەکانی خۆی بڵاو کردێتەوە لە ڕێی جەنابتانەوە و کەناڵی بەڕێستانەوانێ ڕوونکردنەوەمان لەسەردا بە تەکید بە 3 مانگی دوای ئەوەش کە راپۆرتی خۆی بڵاوە کاتەوە چەند خەرجیە و چەند داهات هەبووە و چەندی گەڕاوەتە وەزارەتی دارایی و چەندی چۆتە ئەو کۆمپانیانی کە پێویستە قەرزیان بگیرێتەوە یاخود ئەو کۆمپانیانی کە نەوتیان بەرهەمهێناوە یاخود نەوتیان ئەو کۆمپانیانی کە بە بۆری نەوتە نێرنە دەرەوە هەموو ئەو وردەکایانی تێدایە بە تەکید راپۆرت بڵاوێتەوە داهاتی هەرێمی کوردستان
بەگشتی ئێستا چەندە؟ لە نەوت جەناب تەزانی کە بە پێی نرخی نەوت ئێستا هەرێمی کوردستان و دنیاش بەو نرخە نەوتە فرۆشەکە بە پێی بڕێنتە و چاکسازیەکی باش لە خەرجەکانی نەوت کراوە لە وەزارەتی سامانە سروشتەکان لەژێر ئیشرافی جەنابی سەرۆک وەزیران و بەڕاستی بڕێکی زۆر لەو خەرجانی کە پێشتر بە فێڕۆ چوو بوون ئێستا گەڕاوەتەوە خەزێنەی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی سامانە سروشتەکان و ئەو بڕێک کە ئێستا ئەدرێتە وەزارەتی دارایی و ئابووری زیاتر لە 500 ملیۆن دۆلارە مانگانە بەس بۆ موچە بێجگەلەوەی کە هەر لە داهاتی نەوت دامی پرۆژەکان ئەکرێت هەر لە داهاتی نەوت قەرزە دەیرێتەوانێ یعنی بەتەکید لەسەر کەرتی نەوت و خەرجەوە لەسەر داهاتی نەوت حکوومەتی هەرێمی کوردستان پێشکەوتنێکی باشتری بەخۆیەوە دیوە و لەسەر داهاتی ناوخۆش چاکسازی بەردەوامە و داهاتی گومرگەکان داهاتی باج شێوازی کۆکردنەوە و شێوازی ڕێخستنەوەی پێشکەوتنێکی باشتری بەخۆیە دیوە و من دائما ئەمێ ڕوونکردنەوەی لەسەرەوە بم بۆ جەناب و بینەرانی بەڕێز کە لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەک باج لەسەر هاونیشتیمانیان زیاد نەکراوە بەڵکو هەمان یاسایە کە لە ڕابردووش کاری پێکراوە بناغی ئەم یاساکەیە کە لە بەغداوە دەرچووە بەڵکو شێوازی کۆکردنەوە و ڕێخستنەوەی باج کراوە هیچ زیادەیەک لە یاخودی دەستکاریکی یاساکە نەکراوە کەی موچەی مانجیدا دابەش دەکرێت هیچ وادێک دیاری کراوە؟ وەڵا ڕاستەکەی ئەوە کاری وەزارەتی دارایی و ئابووریە بەڵام بە تەکید لە مانگی ڕابردوو لەبەرەوەی لە 4 مانگ دەستی پێکرد بە تەکید لە سەرەتای مانگی 11 دەزەکرێت بە دابەشکردنی موچە و وەزارەتی دارایی و ئابووری ئێستا لە ڕێخستنەوەی وەرگرتنی داهاتی نەوت و ئەو پارانەیە کە لە داهاتی ناوخۆ دەستیەکەوێت بە تەکید خەریکی ئامادەکردنی قایمەی موچەن و ئینشەڵا لە بیدایەتی مانگی 11 دەست بە دابەشکردنی موچاکرێت. زۆر سپاس بۆ ڕێباز حەملان یاریدەری سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان کە لە هەولێرەوە لەگەڵمان. سپاس بۆ جەنابیشتان. زۆر سپاس.